هەروەها نەگەیشتن بە دڵخواز کەسێکی زۆر خۆش دەوێ و دەیەوێت هاوبەشی دنیا و قیامەتی بێ هاوژینی بێ کاتێک کە پێی ناگا لێکدا دەبڕێن هەیە دەگاتە پلەی کۆتایی شێتی کە لە مێژوودا ئەو ناوانە زۆرن کەسێ بە معشوقەکەی نەگەیشتەوە شێت بووە کەسانێکی تر وایان لێ دێ شێتی تەواو نین بەڵام عەقڵیان تەواو تاوەدا بەزیوە تەنانەت هاوسەرگیریشیان کردو جارێشکە پلەی عەقڵیان لە خوارەوەیە هەست دەکەی ڕەفتارەکانیان شیاو نین هەست دەکەی کەسانێکن کارەکانیان لە ڕووی عەقڵەوە ناتەواون بۆیە لە ئیسلامی ئێمەدا ڕێگە ئەوەندە پێدراوە کوڕ و کچ یەکتر بناسن لە ماوەیەکی کەمدا تێنەپەڕێ بۆ ئەوەی بە زەواجی شەرعی بە یەک بگەن واتە ئەوەندە ئالوودەی یەکتر نەبن ئەگەر بۆ یەک نەگونجان دواتر کارەساتی عەقڵی لێ بکەوێتەوە ئەمەیە ئیسلامی ئێمە کە هەمووی حیکمەتە کوڕ و کچێک یەکتر بناسن تا ئەوەندەی شارەزای ئەخلاق و دین و ڕەوشت و بنەماڵەی یەکتر دەبن ئەمجا ڕێک بچێتە خوازبێنی ئەگەر نەگونجا خێرا پەیوەندێکە بپچڕێنێ چونکە ئەگەر بەردەوام بوو دەبێتە عیشقێکی حرام بۆ حرامە خوا خۆشەویستی حرام نەکردووە لە دەستدانی عەقڵ و ژیری تۆی حرام کردووە کە گەورەترین خەڵاتی خوایە بەهۆی ئەوە لە دەستی دەدەی چەند کەس ماڵوێران دەبێت چەند کوڕ ماڵوێران و سەرگەردان دەبێت لە داهاتوودا ئەوەندە ئالوودەی بەرامبەرەکەی بووە ناتوانێ وازی لێبێنێ هەیە دواتر هاوسەرگیری بۆ ناکرێت بۆیە دەبێت لەو قۆناغەدا وریای عەقڵ و ژیری خۆت بی